وتەبێژی پۆلیسی سلێمانی هۆشداریەک بە هاوڵاتیان دەدات و دەڵێ هەر کەسێک بە هەڵە یاخود بە مەبەست بەرهەمی دانەوێڵەی هەر جوتیارێک لەم وەرزی بەرهەمەدا بسووتێنێت ئەوە زیندانی دەکرێت کە ماوەقی لە 24 کاتژمێرەوە بۆ 15 ساڵە. ئاری لەطیف وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی لە لێدوانێکی تایبەتدا بۆ پەیام دەڵێت هەر کەس یاخود هەر جوتیارێک مەترسی سووتانی بەرهەمەکەی لەلایەن کەسێکەوە یاخود چەند کەسێکەوە هەیە سکاڵا تۆمار بکات و تیمەکانیان بە دوواداچوون و کاری پێویست بۆ بابەتەکە دەکەن. یاسا سزادانی عێراقی هەر کەسێک بۆی ئاگرکەوتنەوە زیان لە ماڵێکی گوازراوە یان نەگوازراوەی هاوڵاتیەک بدات یاخود کەسێک بدات ئەگەر هاتوو بە ئەنقەز بوو سزاکەی تا 15 ساڵ زیندانیکردن دەڕوات و ئەگەر هاتوو بە نائەنقەز بوو سزاکەی لە بەبەندکردن لە 24 کاتژمێرەوە تا 5 ساڵ بەندکردن دەڕوات و لەگەڵیشا غرامەکردن. هاوڵاتیان دەتوانن ئەگەر هاتوو توش حاڵەتێکی وابوون یاخود پێشووتر پێشەوەی ئاگرەکە بکەوێتەوە مەترسیەوەی لەسەر بوو کە هاوڵاتیەک دەوێت بە ئەنقەز بچێ با بڵێن ئاگر لە دەقڵودانەکەی یاخود شەرنی هەر دەقڵودانیش بلوانێ مڵک و ماڵێکی تر بێ ئاگری لێ ئاگر بکاتەوە یاخود ئاگر بخاتەوە دەتوانە سەردانی نزیکترین بنکەی پۆلیس بکەن یان پەیوەندیکەم بە هێڵەگەرمەکانی پۆلیسەوە و هێزە ئەمریکانی لێ ئاگادار بکەنەوە یاخود سەردانی نزیکترین بنکەی پۆلیس بکەن و سکاڵای خۆیان تۆمار بکەن ئەو کاتە پەڕاوی لە کۆنەوان بۆ ڕێکدەخرێت و بە پێی بڕیاری دادوەر کەسێکە دەستگیر دەکرێت و سزاکەشی بۆ شێوازەیە کە باسمان کرد. ساڵانە بەهۆی کەمتەرخەمی یاخود بە مەبەستی تۆڵەکردنەوە بەرهەمی جوتیاران بەتایبەت بەرهەمەدانەوێڵەیەکان دەسووتێنرێن و ڕەنج و ماندووبوونی 1 ساڵەی جوتیارەکە دەکەن بە سووتوو. چالاکێکی بواری ژینگەش باس لە مەترسیەکانی ئەو کارە و ڕێکارەکانی خۆپاراستن دەکات. هەمومان زانین لە ئێستاە بەرە و وەرزی هاوین و بەرە و وشکبوونی پوش و پاوە نەچین کە ئێمە ساڵانە بەداخەوە هەواڵی بیستنی ئاگرکەوتنەوە لە بەشێک لە شار و شارچکەکان و بەتایبەتی ناوچە سنوورەکان یاخۆش دارستان و پاوانەکانە بیستین دەکرێت تا ئێستا ئەو ئیشانی کە پێویست بوو کرابێ بەتایبەتی لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و مەسەلەی ئاگربەر و بەشی دووەمی ژەوەیە کە ئەو ناوچانەی کە خەڵکی ڕووی تێکا بەتایبەتی گەشتیار و سەیرانکار دەبێت لەلایەنە پەیوەنددارەکانەوە چاودێری بکرێت و ڕێگە نەدرێ بە هیچ شێوە هاوڵاتیان ئاگری لێ بکەنەوە ئەمە یەکێکە لە ڕێگە چارەکان. دووەم فرێدانی پاژماوە بەڕاستیەکێکی ترە لەو مەترسیانی کە خۆی بەشێک هێبێتە هۆکاری ئاگرکەوتنەوە بەتایبەتی شوشا یاخود ئەو شوێنانی کە ئاگری لێکراوەوە و دواتر ئاگر پاژماوەکەی بەجێبێڕێ ئەمانە سەرجەم ئەو ڕێکارانن کە دەکرێت لە ئێستاە بگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئێمە لە ماوەرزی هاوین یاخود وەرزی پاییز کەمترین ئاگرکەوتنەوە لە کوردستانە ببینین کە تەمەنە ئەکەین کەمترین بێ لە بەروی بەداخەوە ئێمە ساڵە دوای ساڵ دارستان و پاوانەکانمان خۆی ڕوو لە کەمبوونەوە کرێ. ساڵانە مامۆستایانی ئاینیش سزا و مەترسیەکانی تاوانی کەمتەرخەمی و سووتاندنی بە مەبەستی دەخڵودانی جوتیاران بیر هاوڵاتیان دەهێننەوە ئەوان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە هۆشیار بن و خۆیان بپارێزن لەوەی بە مەبەستیان بەبێ مەبەست و بەهۆی کەمتەرخەمیەوە ببنە هۆی ئەو تاوانە مەترسیدارە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.